دڵشاد و هاوسەرەکەی بۆ یەکەم جار ماڵ ئاوایی لە منداڵەکانیان دەکەن و بڕیارە نزیکەی مانگێکیان زیاتر یەکدی نەبیننەوە، چونکە ناویان بۆ گەشتی ماڵی خوددا گەڕاوەتەوە و ناچارن خۆشەویستانیان بۆ لای خۆشەویستی ئەبەدی و بێهاوتایان جێبهێڵ. وەکو ناو دەرچوونەکە سوپاس بەخوای گەورە چۆن لەم ئەخرۆخرانیان و سیمانێمە فەزلی خوای گەورە بوو، خۆم و خێزان خوشێکم ناومان ناتۆتەوە بە فەزلی خوای گەورە. فەرقی وشکانی و ئاسمانیەکەش لەوانەیە فەرقەکەی لە چیا بێ، لەوانەیە هەسکا بە وشکانی بڕا هەسکا بە ئاسمانی بڕاو کردو سەر ئەو کەسە خۆی و ئیتر ئێمە بۆ شوێ هەڵماوژادەوە بەو شوێ مرتاحبین بەڕاستی ئێمە. ڕەمەزانە خەوم بینی وتی گەرە بێ وەرەقەیەکی دا پێم کوڕەکاتە دەرگامان وتی نایەمە ماڵتان بەستوم گەرەکان ئیترم ڕۆ خەوەکە ماتە دی ئینشەڵڵا زۆر دڵخۆشم، زۆر پێخۆشحاڵم. 12 ساڵە قورئانە خوێنم و ئەچم بۆ مزگەوتەکان و شوێنەکان ئەگڕە خۆم جامتا لە دەستمە ئاواتمەوەیە ئەمڕۆ بدنم. تەواوی ئەو زیارەتکارانی سلێمانی کە مەبەستیان بوو لە ڕێگەی وشکانی و بەشداری فەریزەی حەجی ئەمساڵ بکەن بەڕێککەوتون و بڕیارە 3 ڕۆژی دیکە بگەنە شاری مەدینەی پیرۆز. ژمارەی زیارەتکارانی سلێمانی لە ڕێگەی وشکانیەوە 414 زیارەتکارە و لە ڕێگەی 18 پاسەوە بەڕێکران. بە مەبەستی پاراستنی سەلامەتی کاروانەکەش هێزێکی ئەمنی لە سلێمانیە و تا بازگەی چیمەن لە کەرکووک یاوەریان دەکات و پاشان تیمە عێراقی و سعودیەکان درێژە بە چالاکی ئەمنیەکە دەدەن تاوەکو حاجیان لە ڕووداوی نەخوازرا و پارێزراو بن. خوا پێغەمبەر بە زیاد بێ 2023 ناومان نووسیوە و ناومان دەرچوو بۆ حەج، زۆر پێخۆشحاڵیت. وشکانی خۆشە، هەشتێک بینی کێشە نابێ لەبەرەوەی بە تایارە بێ 30 کیلۆ 28 کیلۆ بەس پاس کێشە نابێ گەر 50 کیلۆش بێنی. هەمووی خۆشە خوانسی هەمی تێکا ئینشەڵڵا ئەمرە خۆشە لامانەوە نێدەم. یا ڕەبی خۆیان نسی هەر هەموو مسلمانێکی تێکەی بۆ خاتی ناو جوانەکانی خۆی، یا ڕەبی خۆیان ڕەحم بە هەموو کوردستانەکەمان هەر چاپارچەکەی بکەیت، خۆیان هەمووی لە بەڵاو مصیبەت بپارێزی، یا ڕەبی خۆیان دەست بەری عەمەلی ئەوەشەوە، خۆی گەورە لە هەموو بەڵاو مصیبەتە بتان پارێزێ بۆ خاتی ناو جوانەکانی خۆی خۆیانجێ. ژمارەی ئەو هاوڵاتیانی لە ڕێگەی وشکانی و ئاسمانی و بەشداری فەریزەی حەجی ئەمساڵ دەکەن 5136 کەسن و بڕیارە گەشتە ئاسمانیەکانیشان لە 19 تا 28 ئەم مانگە بەردەوامی هەبێت. بسم الله الرحمن الرحيم. دیارە ئێمە ئەمڕۆکە 16 مانگە ڕۆژی جومعەیە قافڵەی سلێمانی محافەزەی سلێمانی محافەزەی هەڵەبجە دەرەچین ئینشاڵڵا. ئێرە تقریبا 18 منشەیە. سپاس بخوا لە ڕووی کوالیەتەوە کۆمەڵی ساری باشیان هێناوە، یعنی هەموو منشەیەک کە 50 نەفەرەگرێ 23 نەفەری تێیەکەن و دابینکردنی خواردن و ساردی و گەرمی و پاشان هەموو واسەفاتێکی ڕێگە حتا ئەگەینە سنووری عەرعەر. طبعا بمرحلة الروا خوان حكومة برنامج رجيان كردوا ديار لكركوك بيشوازية كري ودواي أسينا كربلاء ودواي أسينا عرعر إن شاء الله. 15 ئەم مانگە زیارەتکارانی شاری کەرکووک لە ڕێگەی وشکانی و گەشتەکەیان دەست پێ کردو بڕیاریشە سبەی 17 مانگ گەشتی زیارەتکارانی ماڵی خوددا لە شارەکانی هەولێر و دووهۆک بەرەو سعودیە بەڕێ بکەون. 35 مامۆستای ئاینی وەک ڕێنوێن و 4 موفتیش بۆ وەڵامدانەوەی پرسیارە شەرعیەکان بە زیارەتکاران یاوەری گەشتیارانی ماڵی خوددا دەکەن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، سلێمانی.